سەر و 150 دوکانێک سوتاوە بەڵام هۆکاری یاگرکەوتنەوەکە دیار نییە چکە ئەم شوێنەکە تایپێک و ستینێکی جیاوازی هەیە و هەم ڕووداوەکە ڕووداوێکی گەورە بووە. بەرەبەیانی ئەمڕۆ بازاری دەرەسوتاوەکە بۆ جارێکی دیکە سوتایەوە و زیانێکی زۆر بەر هاوڵاتیان و دوکاندارانی ئەم بازارە گەیشتووە. لێسادا جێگری پارێزگای سلێمانی هاتۆتە ئێرە بۆ ئەوەی کە وەک بەسەرکردنەوەیەک بۆ ئەو زیان لێکەوتوانی کە لێرەن نەمێ بچمە لای خۆی کاک هەوسڵاوە لێبێ ئەم کاتەوە باش چی ئەکرێ بۆ زیان لێکەوتوانی ئەم بازارە؟ سەرەتا سوپاس بۆ خوای گەورە کە کاتەکەی وا بۆەوە خوای گەورە ڕازی لەسەر بۆ کە زەرری گیانی نەبووە ئەمە لە هەموو شتێک گرنگترە. وەکوتر هەموو لایەکمان شاری سلێمانی بە هەموو چین و توێژەکانەوە بەشدار و هاوخەم و هاوسۆزین بۆ ئەم خۆشەویستانە و بەدڵنیاییەوە پێویست بەوە کە ئێمە بە هەموو شێوازێک هاوکاریان بین بۆی قەرەبووی ئەم زیانە بکرێتەوە چونکە ئەوەی لێرە کاری کردووە ڕۆژانە ئێمە کەم تا زۆر هەرێکێکمان سەردانی ئەم شوێنەی کردو بۆ ڕاگوزەر بێ یاخود بۆ دەستخستنی پێداویستیەک بێ ئەزانین کە هەمویان خەڵکی فەقیر وەژارن و زۆربەی ئەم دوکانانەی کە لێرە سوتاون زیاتر لە خێزانێک لەسەری بژێوی دابین بووە لەبەرەوە ئەو خێزانانە هەرەمویان هاونیشتیمانی و ئاوڵاتی شاری سلێمانین خزمەتکردنیان قەرەبووکردنەوەی زیانیان بەرکی سەرشانی خۆمانەزانین و هەموو لایەک لەسەر خەتن تا جەنابی کاقوبات خۆی ڕاستەوخۆ لە بەدوادا چوونی تەواوایە ڕاستەوخۆ لەسەر خەتە ئێمە هەوڵە دەین دوایەوەی کە تیمەکان کاری خۆیان وەکو لێکۆڵینەوە لە بابەتەکە تەواو کرد یەکەم شت هەوڵ بدرێم شوێنە پاک بکرێتەوە و ئەوە ژەزانین کە هاوڵاتیانە تام شوێنە پاگەکرێتەوە دروستەکرێتەوە قورسە بێ لەسەر گوزەرانیان لەبەرەوەی ماوەیە ناتوان کار بکەن لەبەرەوە چەندی بتوانین بە پەلە لەگەڵیان هاوکار بین هەم ئێمە وەکو ئیدارەی پارێزگای سلێمانی وەک حکوومەتی هەرێم بەگشتی و خۆشبەختانە پەرلەمانتاران ئەمڕۆی شی بە ڕێزم نەرمی خان شتێکیم بینی بڵاوی کردبووەوە بە دڵنیاییەوە ئەوانیش تەواوی و پەرلەمانتارانەی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان بە تایبەت دەوانی شاری سلێمانی ئەوانیش لە بەدوادا چوو نابن بۆی بتوانین ئینشەڵا حکوومەتی عێراقیش جۆرێک لە جۆرەکان بەشدار بێت لە قەرەبووکردنەوەی ئەم زەرەر و زیانە وە گوتم ئەم ڕووداوە ڕووداوی ڕاستە و خۆ زیانەکە بەرەم خۆشەویستانەوەم کاسبانەیەم بازاڕەکەوتەوە بەڵام وەکوتر هی هەموو سلێمانیە ئەمڕۆ هەموو شاری سلێمانی هاو سۆز بووە هاو خەم بووە دڵتەنگ بۆ لەگەڵیان ئینشەڵا لە دەستبردن بۆ قەرەبووکردنەوە بۆ هاوکاریکردنیان هەمومان یەک دەست و یەکێزەبین. تایبەت بۆی کە هۆکاری ئەگرێکتاسە دیاری کراوە کە لە چیەوە کەوتۆتەوە چەند دوکانیش سوتاوە؟ ئەوەی کە وتراوە سەر و 150 دوکانێک سوتاوە بەڵام هۆکاری یاگرکەوتنەوەکە دیار نییە چونکە ئەم شوێنەکە تایپێک و ستینێکی جیاوازی هەیە و هەم ڕووداوەکە ڕووداوێکی گەورە بووە من ئەمەوێ وەک لێ پێشتریش بە ئاماژەم پێدا دەستخۆشی لە هەموو تیمەکان بکەم کە بەشدار بوون لە کۆنتترۆلکردنی ئەم ڕووداوی یاگرکەوتنەوەیە تایبەت تیمەکانی بەرگری شارستانی کە ئەگەر ینی بە زووی کۆنتترۆل نەکرایە ومانەزانین بازاری تری نزیکە ناو جەرگەی شاری سلێمانیە ڕووداوەکە گەورەترە بوو.